لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بە پاڵپشتی گلۆبال ریپۆرتینگی سویدی و فێرگەی فرێمینگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی پێشانگایەکی فۆتۆگرافی بە ناوی خاتون بۆ 8 فۆتۆگرافەری ژن لە عێراق و کوردستان دەکرێتەوە. هاوکارمان مەریوان عەبدوڵڵا لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە زانیاری زیاتری لایە. مەریوان سڵاو لێبێ. ئاکەم سڵاوتان لێبێتم کاتتان باش. ئەمڕۆ کاتژمێر 7 ئێوارە پێشانگایەکی فۆتۆگرافەری دەکرێتەوە لە نێو مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی. پێشانگاکە بە ناوی خاتون کە بەرهەم و کاری 8 خاتونی فۆتۆگرافەری کورد و عەرەبە کە بەشداریان کردو بە چەند وێنەیەکی فۆتۆگرافەری کە وێنەکان تعبیرن لە توانا و لێهاتووی و وەشاوی خانمانی کورد و خانمانی عێراقی لەسەر ئاستی هەموو عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان کە بەشدارن وەک ژنە چالاکوان و ژنانی کە جێدەستان دیارە لە پێشخستنی پرسی ژنان. ئەمڕۆ پێشانگاکە دەکرێتەوە، پێشانگایەکی گرنگ دەبێت بۆ دەرخستنی توانا و لێهاتووی و لێوەشاوی ژنانی عێراق و هەرێمی کوردستان، بەتایبەت ئەو ژنانی کە توانیویانە لە سەرپی خۆیان ڕابوەستن بە پیشەوکاری جیاواز خزمەت بە وڵاتەکەیان و هەم بۆ بژێوی ژیانی خۆیان. پێشانگاکە کاتژمێر 7 دەکرێتەوە، بەڵام هەر لە ئێستەوە ئامادەکاری کراوە بۆی کە پێشانگایەکی گرنگ بێ. ماوەی 3 ڕۆژ لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بەردەوام دەبێت. کاکسەفین حەمیدم لەگەڵدایە کە بەڕێبەری ناوەندی خاتونە و قسەی زیاترمان بۆ دەکات. کاکسەفینەوە ئەرکی پێشانگاکەتان لە ئەستۆ گرتووە، گە پێمان بڵێ ئاماژتان چی بوو لەم پێشانگایەوە، بۆچی خانمان پشکی شێری پێشانگاکەیان بەرکەوتووە و کارەکانیان لێرە نمایشە. زۆر سپاس. پرۆژەکەی خاتون طبعاً لە ئەنجامی وەرکشۆپێکی فۆتۆگرافی بوو بۆ خانمانی کورد و عێراقی فۆتۆگرافەر کە لەلایەن فێرگەی فرێمینگ و گلۆپەل ریپۆرتینگی سویدی ئەنجام ناندا. پرۆژەکە بە ماوەی ساڵێک بوو، ڕاهێنانی تێدا بوو. ئیتر فۆتۆگرافەرەکانیش لە شارەکانی خۆیان فۆتۆستۆریان کرد لەسەر توانای ئافرەت و پەوەر ومن، توانای ئافرەت لە کۆمەلگای کوردی و عێراقی. طبعاً ئامانزمان ئەوەیە کە ئەمە بتوانین فۆتۆگرافەری زیاتر پەرە بە فۆتۆگرافەری ئافرەت بدەین لە کوردستان و بەگشتی لە عێراق. وەکو دەزانن لە بواری ڕۆژنامەوانی زیاتر فۆتۆگرافەری پیاومان هەیە، ئەوان چکە ئەرکەچی زۆر سەخت و ئاسان نییە، بەڵام ئێمە دەمانەوێت بڵێن کە ئافرەتیش توانای هەیە، ئافرەت دەتوانێت بێتە ناو ئەو بواری، بتوانی ئەویش خزمەتی کۆمەلگا بکە لەڕێی فۆتۆگرافیوە. لێرە 8 چیرۆکمان هەیە، چیرۆکی زۆر گرنگی تێدایە کە باسی توانای ئافرەت و توانای یەکسانی ئافرەت و پیاو لە کۆمەلگای عێراقی و کوردی بەگشتی. هیوادارین بتوانین ئێمە زیاتر بۆ داهاتوو خزمەتی ئەو بوارە بکەین و بەتایبەت فۆتۆگرافەری ئافرەت. کاکسەپین ئێستا ژنان لە هەموو بوارە جیاوازەکان جێدەستیان دیارەوە ڕۆڵی گرنگ دەبینن لە هەم کۆمەلگەی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق. ئەم پێشەنگایە کە 8 خاتونی کورد و عێراقی بەشداریان تێدا کردووە، تاکو چەند ئەمە دەرفەتێکە یان هەنگاوێکی گرنگە کە ژنان بتوانن ناوشێوەی پیاوان ڕۆڵی گرنگ ببینن لە کارە هونەریەکان، لە کاری هەموو کارانەی کە ژنان و پیاوان گرنگن ڕۆڵی خوانی پێ. بێگومان یعنی ئەمە ئەو هەنگاوە ئەمن بەڕای من سەرەتاییەکە، ئەمە هەوڵە دەین پرۆژەکان دیکەشمان هەبی لەو بواری بۆ ئەوەی فعلەن بتوانین زیاتر خزمەتیان بکەین. ڕۆڵی ئافرەت هیچ کەمتر نییە لە ڕۆڵی پیاو لە کۆمەلگا، و ئەو کۆمەلگایە بێگومان بە هەردوو لا دەتوانین پێشکەوین. دوای کوردستان و عێراقیش پێویستی بە ئەوەیە کە بتوانین زیاتر خزمەتی بکەین. کاکسەپین پرۆژەکە پرۆژێکی هونەریە، گەرباسی چیرۆکەکانی پشت ئەو وێنانە بۆ بکەیت کە 8 خاتونی فۆتۆگرافەری کورد و عێراقی کاریان تێدا کرد. چیرۆکەکان زیاتر باسی چیەکە؟ چیرۆکەکان وەکو باسم کرد زیاتر باسی توانای ئافرەت دەکات. ینی لەو چیرۆکانە مەسەن ئافرەتمان هەیە سایقی بارە هەلگرە، ئافرەتمان هەیە کافێ هەیە بەڕێوەدا، ئافرەتمان هەیە موختارە. یەکەم ئافرەت کە موختارە لە منتقەی حەویجەی، یعنی منتقەکە بخۆت دەزانی، یعنی بەتایبەت لە فترەی شەڕی داعش و ئەوانە ئەو منتقەیە هەر مەوزوعی ئافرەت قەدەغە بوو لەوێ، بەڵام ئێستا دەبینین کە ئافرەتێک لەوێ لەو منتقەیە موختاری ئەو گەرەکەیە. ئیتر ئەوی تریش مەسەلەن ئافرەت هەیە زیاتر لەسەر لە مەوزوعی کشت و کاڵ ئیشی کردی، ئافرەتمان هەیە وەرزشوانە و دەتوانی لە شاخ بمێنێتەوە. ئەوە هەمووی توانای ئافرەت و پەوەری ئافرەت پێشانەدا.
زۆر سپاس کاک سەفی کە لەگەڵمان بوو. بەڵێ ئاکام پێشەنگاکە پێشەنگایەکی گرنگە بۆ خانمان بەتایبەت کە ڕۆڵ و پێگە و کاریگەری ئەوان لە نێو کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەی عراقیش دەخرێتە ڕووەکەوی و میوانەکەش باسی کرد ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ نیشاندان و خستنە ڕووی ئەو توانە شارەوانی کە ژنانیانە لە هەموو بوار و پێگە جیاوازەکان و کاژمێر حوت ئێوارە پێشەنگاکە بە شێوەیەکی فەرمی دەکرێتەوە ژمارێک لە هونەردۆستان و بەرپرسانی پارێزگای سلێمانی تێدا بەشداری دەکەن و ماوەی 3 ڕۆژش لە سلێمانی لە مۆزەخای نیشتیمانی ئەمنە سوورەکی سلێمانی بەردەوام باشە. مەریوان سوپاس بۆ تۆ و میوانەکەت.